مۆخسەکردنی زیاتر لە سەران پرسە بەڕێز ئەرکان بیبانی ئەفسەر لە بەڕێبەتی نیشتنی مادە هۆشبەرەکان لە ستودیۆ میوانە. بەڕێز ئەرکان بیبانی بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونتان. بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان و بازرگانی بکردن پێی ئاخۆ زیادی کرۆ یاخودنە ئەگەر زیادی کردو هۆکارەکەی چی؟ طبعا بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر بە شێوەیەکی گشتی لە ئاستی نێودەوڵەتی ڕوو لە زیادبوونە و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لە وڵاتانی تر سەرڕای هەوڵ و کوششی هێزەکانمان بۆ دەستگیرکردنی بازرگانان و تاوانباران بەکارهێنەری مادەی هۆشبەر بەڵام ڕوو لە زیادبوونە. هۆکارەکەیشی بەڕاستی دەگەرێتەوە بۆ چەند خاڵێک دەتوانین چەند خاڵێک کۆی بکەینەوە. ناڕۆشنبیری کۆمەلگا بە دەرەجەیەک هۆکارێکی ڕئیسیە ناڕۆشنبیری تاکەکانی کۆمەلگا و بوونی زیان و زەرێکی زۆری مادەی هۆشبەر لەسەر تاکەکانی کۆمەلگا کە پێویستە کۆمەلگا و شار بکرێتەوە و هەروەها بوونی هۆکاری با بڵێن بە مەبەستی بەکارهێن بە مەبەستی مامەڵەی بەدەستهێنانی سەرمایە خەڵکێکی خراپ بەکاری دەهێنن و هەروها لە ڕێگەی کەسانێکەوە کە بە مەبەستی بازرگانیکردن مەبەستی بازرگانیکردن لەم بابەتە مەبەستی بەدەستهێنانی داهات وەکو داهات سەرچاوی داهات بەکاردێن. بەڵێ چیتان کردو بۆ ئەوەی کۆمەلگا هۆشیار بکرێتەوە بەتایبەت لە ناوەندەکانی خوێندنەوە بۆی تێبگەێنرێنەوەی بزانن مامەڵە لەگەڵ چیەکەن بۆی توش نەبن. دوای چەند کەس بینیومە لەنێو بەرنامەیەکە بەتایبەت کە کورسانشە بەرنامەیەکی شوێن پەنجە کە باس لەوە ئاکات بەتایبەت لەوانەی کە تووشی مادی هۆشبەرن باس لەواکەن ئەڵێن توش بووین ناڵێ خۆم ڕۆشتم بۆ ئەڵێ تووشی بووم. بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەتی نیشتنی مادە هۆشبەرەکان لە ڕێگای پێیژ و لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندنەوە توانیومانە ئەو پەیامە بگەێنین بە کۆمەلگا کەوا بەکارهێنانی مادەی هۆشبەر زەرەر و زیانێکی زۆری هەیە بۆ تاکەکانی کۆمەلگا و هەروەها دەبێتە هۆی لێکترازانی خێزانەکان لە یەکتری با بڵێن و هەروەها زەرەر و زیانێکی هەیە بۆ تاکەکانی کۆمەلگا و هەوڵمان داوە لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە و وەزارەتی ئەوقاف بتوانین پەیامی خۆمان بگەینی بەگشت چین توێژەکانی کۆمەلگا تاوە کۆشیار ببنەوە دوور بکەونەوە لە بەکارهێنان و مامەڵەکردن و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر. بەڵێ توندکردنی سزاکان یاخود زیادکردنی سزاکان وەکو ئێستا کە کریستاڵ بەکارهێنان و بازرگانیکردن پێوەی سزاکەی تونتر و زیاتر کراوە. تاوای مادەکانی تریش توندکردنی سزاکان و زیندانی زۆر چارەسەرە یان چارەسەری دیکە هەیە؟ بەڵێ ئەمە یەکێکە لە هۆکارەکان کەوا دەکات بەکارهێنەر یان بازرگانی مادەی هۆشبەر خۆی دوور بگرێت لە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر. سزا هۆکارێکی سەرەکیەوە ئەمە تەنها بەس نییە بەڵکو پێویستە کۆمەلگا هۆشیار بکرێتەوە لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ڕێگای قوتابخانەکان و زانکۆکان و پەیمانگاکان و هەروها لە ڕێگای شوێنە ئاینەکان وەکو مزگەوت و کڵێساکان. بەڕائەوە میدیا و ڕۆڵی بینیوە بۆتان هاوکارتان بووە؟ میدیا ناتوانین بڵێن زۆر هاوکار بووە بەڵام ڕۆڵی بینەوە بەڵام زۆر هاوکار نەبوو. پێویستە میدیا ڕۆڵێکی کاریگەری هەبێتن بۆ شارکردنەوەی کۆمەلگا بە تایبەتی کەناڵەکانی ڕاگەیاندن و سۆشیال میدیا. بەڵێ دەوترێت کە هەرێمی کوردستان وەکو ترانزیت هەندێک جار لە نێوان وڵاتانە بەکاردێ بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر ئەمە تا چەند ڕاستە؟ طبعا هەڵکەوتەی جوغرافی هەرێمی کوردستان وا کەوتوتە دێوان چەند وڵاتێک و هەرێمی کوردستان ئێمە ناتوانین بڵێن ناوەندێکە بۆ ترانزیت بەڵام حاڵەتمان هەیە بەڵێ ترانزیت هەبووە بەڵام خۆشبەختانە هێزەکانی ئاسایشتوانیویانە هەم لە ڕێگەی فڕۆکەخانەوە هەم لە ڕێگەی دەرواز سنووریەکان و هەم لە ناوخۆ دەست بەسەر ئەو ترانزیتانە ئەو مادەی هۆشبەران دابژێ کە بە ترانزیت ڕەوانەی دەروی وڵات دەکرێت. بەڵێ وەک باس کرا لە راپۆرتەکەی ئەڵێ لەو بڕێی مادی هۆشبەر لە ساڵی 2022 دەستی بەسەردا گیرا و تقریباً دەتوانین بڵێن لە 150 کریستاڵ بووە. هۆکارەکەی چی بووە ئەوەندە دەست بۆ کریستاڵ براوە سزاکەمەکە بووە؟ طبعا دەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار یەکێک لەوانە با بڵێن هەرزانی لە نرخەکەی و هەروەها ئەو کەسەی کە هەر مادێکی هۆشبەر بەکاردێنێت بۆ یەک جاریش بێتن کریستاڵ بەکاربهێنێت واز لە مادەکانی ترهێنێتن بۆ بەکارهێنانی و هەروەها هۆکارێکیشە بۆ با بڵێن ئەو کەسانێک وەکو سەرچاوی دارایی بەکاری دەهێنن بۆ بەدەستهێنانی بڕێک سەرچاوی دارایی. دەتوانین بڵێن لە هەمووی خراپتر و مەترسیدارتریشە بۆیە واکات بەتاکید کریستاڵ کاریگەری نەرینەکانی لە هەموو مادە هۆشبەرەکان زیاترە و هەروەها هۆکاریشە بۆ لێکترازانی کۆمەلگا ینی زۆربەی حاڵەتەکانی زیابوونەوە لە دادگاکان ئەگەر لێکۆڵینەوەی لەسەر بکرێت ئێمە خۆمان لێکۆڵینەوەمان لەسەر کردووە زۆربەیان دەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی مادەی هۆشبەرەوە بە تایبەت کریستاڵ
زەرەر و زیانێکی زۆری هەیە بۆ جەستەی مرۆڤ وا دەکاتن بیر و هۆشی لاواز بکاتن هەروەها وا دەکات پێستی سورسولۆز بێتن گۆشەگیر بێتن و توندوتیش بێتن و شەڕانگێز بێتن کۆمەڵێک لایەنی نەرێنی با بڵێن دروست دەکات لە کەسی بەکارهێنەردا. بەڵێ باز لەکردنەوەی سنتەرێکی حکومیە کرێت بۆ چارەسەری توش بووان ئەوانەی کە ئاخۆ توش بوون یان خۆی مەبەستی چێبووە کە ئەو مادانە تاقی بکاتەوە با ڕێگایەک بووە ئەمە تا چەند کاریگەری بێ لەسەرەوەی کە مامەڵەکردن لەسەر گەڵەو کەسانی کە بەکارهێنەرن وەکو تاوانبار نەبێت وەکو نەخۆشێک بێت بۆ ئەوەی کە بتوان جارتە بیگەڕێنەوە کۆمەڵ. بەڵێ خۆی بەکارهێنەر لە یاسای سزادانی عێراقیە بەکارهێنەر تاوانبارە نەخۆش نییە هەر بۆ زانیاری جەنابتان بەنسبەتی کردنەوەی سنتەر طبعاً زۆر هەوڵدراوە بەڵام تاوکو ئێستا نەگەیشتونتە ئەنجامێک بە تەواوەتی تاوەکو ئێستا هیچ سنتەرێک نەکراوەتەوە بەڵام لە هەوڵدان بیکەنەوە و بوونی سنتەر زۆر گرینگە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە تازە فێری بەکارهێنانی مادەی هۆشبەر بوون یان خۆ تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بوونە تاوەکو بتوانن بە زووترین کات چارەسەر بکرێن و چارەسەری پزیشکی وەربگرن لەم حاڵەتە دەرونیە ڕزگاریان بێت. بەڵێ بەکارهێنەر دواتر کە دەزگیرە بکرێت و هەوڵی چارەسەرکردنی بدرێت بڕی بەکارهێنان و جۆری مادەکە دەورە بینێ لەوەی کە تا چندێک توانێت واز بێنێت و بتوانێت بگەڕێتەوە ژیانێکی ئاسایی. بەڵێ شێوازی بەکارهێنان و جۆری مادەکە و بڕی بەکارهێنانەکەی کاریگەریەکی تەواوی هەیە بەسەر ئەو کەسە کە تاوەکو بتوانێت تەرکی بکاتن و تەرکردن و وازهێنان لە مادەی هۆشبەر یعنی مدەی با بڵێن ئەو ماوەی کە پێویستە جەستەی ئەو کەسە پاک بێتەوە لە مادە هۆشبەرەکە دەگەڕێتەوە بۆ ئەم خاڵانە بڕ و زۆر و شێوازی بەکارهێنانەکە. طبعاً ئەمەش پاکبوونەوەی لەشی کەسێک لەسەر و 6 مانگەوە ئیتی حەسە بڕی بەکارهێنان و شێواز و لە کەمترین بەکارهێنان ئەنجام لە کەمترین بەکارهێنانە 6 مانگی پێویستە. بەڵێ ئەگەر ئەو سنتەرە بکرێت و پێتان وانی ڕەنگە کەسانێکە بن بە شێوەیەک لە شێوەکان مادەی هۆشبەریان بەکارهێنابێت تا ئێستا پێیان نەزانرابێت خۆیان ئامادە بن بچنەوە سنتەرانە بڵێن چارەسەرمان بکەن. بەڵێ بەتەکید خەڵکێک هەیە کە لە دوای بەکارهێنانی مادەی هۆشبەر و زانینی زەرەر و زیانەکانی هەوڵ دەدات خۆی چارەسەر بکات. ئەمەش ئەم سنتەرانە بکردنەوەی ئەم سنتەرانە وا دەکەن کە خەڵکێک دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی مادەی هۆشبەر و وەرگرتنی چارەسەری. بەڵێ بەکارهێنانی دەرمانە پزیشکیەکان بە تایبەت ئازارشێنەکان کە هەندێکیان لە دەرمانی پزیشکی دەتوانن لە هەندێک لە مادە هۆشبەرەکان لەنێو دەرمانی پزیشکیا بەکاردێن بۆ چارەسەرێکی خێرای ئازارشێن بەکارهێنانی هەڵەی ئەوانە تا چەند واکات کەسێک تووشی مادەی هۆشبەر بەتەکید بەکارهێنانی دەرمانە پزیشکیەکان بە شێوەیەکی هەڵە و نادروست بەدەر لە ڕێنمایە تەندروستیەکان وا دەکات ئەو کەسێک کەم ئەو حەبە ئازارشکێنیان هەر حەبێکی تر کەم بڕێکی کەم با بڵێن لە مادەی هۆشبەریتیایە بەکاری دەهێنێت بە شێوەیەکی نازانستی وا دەکات ئاڵوودە بێت بۆ حەبەیە وێ داوا لە هاوڵاتیان دەکەین لە کاتی بەکارهێنانی هەر حەبێک یان هەر دەرمانێکی پزیشکی لە ژێر ڕێنمایەکانی پزیشک ئەو حەبوو دەرمانانە بەکاربهێنن. بەڵێ بەڕێز ئەرکان بیبانی ئەفسەر لا بەڕێبەتی نێشتی مادە هۆشبەرەکان سپاس بۆ ئامادەبوون و ڕوونکردنەوەکاتان بەخێرات. سپاس.